خۆشەویستانی کەناڵی کورسان نیوز ئەم کات و هەموو کاتێکتان باش. من هاوکا قادر لە دیدارێکی تایبەتەوە هاتوومەتەوە لاتان. دیداری تایبەتی ئەمڕۆمان پەیوەندی بە هاوکاریەکانی هاوپەیمانیتی نێودەوڵەتیەوە هەیە بۆ هەرێمی کوردستان و بە دیاریکراوی بۆ هەزیەکانی پێشمەرگەی کوردستان. لەگەڵ ئەوەشدا یەخستنەوە و ڕێخستنەوەی هێزەکانی پێشمەرگە بابەتێکی گرنگە. هاوپەیمانان لە نزیکەوە لەسەر ئەم تەوەرە و ئەم بابەتە گرنگە لەسەر هێڵن لەگەڵ کووردە. ئێمە دیداری تایبەتی ئەمڕۆمان لەگەڵ بەڕێز کۆلۆنێل دەیڤید ویلیامز فەرماندەی ناوەندی هاو ئاهەنگی هاوپەیمانیتی نێودەوڵەتی لە هەرێمی کوردستان ئەنجام دەدەین. بەخێوێت بەڕێز دەیڤید. خۆشحاڵم هاوکار. زۆر سپاستان دەکەم بۆ ئەم میوانداریەتان. زۆر سپاس. بەخێربێت. هەڵبەت شەڕی داعش وەکو ماوەی ڕابردوونیە لە ئێستا جۆرێکی نوێ هاتووەتە ئاراوە کە ئەویش ڕوبەڕووبوونەوەی شانە نووسەکانی داعشە. بەڵام هاوپەیمانان بەردەوامن لە پێشکەشکردنی هاوکاری بە هێزی پێشمەرگە. سروشتی ئەم هاوکاریە ئێستا زیاتر چییە؟ ڕاستە، شەڕ و ململانیەکە وەکو چەند ساڵی ڕابردوو نییە. بەڵام لەگەڵ ئەوەشدا داعش هێشتا سەرچاوی هەڕەشەیەکی ڕاستەقینەیە بۆ سەر حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان و هەروەها سووریا. لەبەر ئەوە هەڕەشە و مەترسیەکانی داعش ڕاستەقینەن. تەنیا چەند هەفتەیەک پێش ئێستا پەلاماری هێزەکانی پێشمەرگەیاندا و 6 پێشمەرگیان کوشت. کاری هاوپەیمانی نێودەوڵەتی بەتایبەت لێرە لە هەرێمی کوردستان و لەو شوێنەی من کاری لێ دەکەم بریتیە لە کارکردن و ئەنجامدانی هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پێشمەرگە. ئێمە هاوکاری و کۆمەکی بەردەوام پێشکەشی وەزارەتی پێشمەرگە دەکەین. هەروەها چەندین جۆرە ئامێر و کەرەستە پێشکەشی ئەو وەزارەتە دەکەین و چەندین ئامێر و کەرەستەی تریش لە مانگەکانی داهاتوو دەگەنە ئێرە کە 12 هامڤی و ژمارەیەک بارهەڵگر و کۆمەڵێک ئامێر لە خۆ دەگرن. هەروەها هاوپەیمانی نێودەوڵەتی بەردەوامە لە دابینکردنی کۆمەکی دارایی بۆ هێزەکانی پێشمەرگە. حکوومەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا مانگانە نزیکەی 20 ملیۆن دۆلار دابین دەکا بۆ پێشمەرگە کە ڕەوانەی وەزارەتی پێشمەرگە دەکرێت. بڕی ئەو پارەی لە ساڵێکدا دەگاتە نزیکەی 240 ملیۆن دۆلار. هەروەها ئێمە مانگانە 9 ملیۆن دۆلار بۆ دابینکردنی خۆراک بۆ هێزەکانی پێشمەرگە خەرج دەکەین، لەگەڵ 330,000 دۆلاری مانگانە بۆ دابینکردنی سوتەمەنی. سەرباری هەموو ئەوانەش ئێمە چەک و جبەخانە دابین دەکەین. لە ڕێگەی دابینکردنی چەک و کەرەستەی جۆراوجۆرەوە بەردەوامین لە پشتیوانیکردن لە هێزەکانی پێشمەرگە. زۆر باشە. ئەم هاوکاریانەی هاوپەیمانیتی نێودەوڵەتی بۆ پێشمەرگە تاکی بەردەوام دەبێت. ئەوە پرسیارێکی باشە. کۆنگرێس بڕیاری داوە 510 ملیۆن دۆلار بۆ پشتیوانیکردن لە هێزە ئەمنیەکانی عێراق و هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستان دابین بکات. ئەو بڕە بۆ ماوەی 1 ساڵە. بەڵام چاوەڕوانین و بزانین کە ئایا ساڵی داهاتووش هەمان ئەو بڕە پارێ تەرخان دەکرێتەوە یان نە. لە واشنتۆنەوە پشتیوانێکی زۆر لە هێزەکانی پێشمەرگە دەکرێت و بەردەوام دەبین لەو پشتیوانیکردنە بۆ بەگژاچوونەوەی داعش. جگە لە پارە وەکو مەشق و ڕاهێنان هاوپەیمانان تاکی لەگەڵ پێشمەرگەیە بەردەوامە بن. ئێمە تیمێکی ڕاوێژکاریمان هەیە لە هەولێر کە چەند ئاستێکی جیاواز لە مەشق و ڕاهێنان پێشکەش دەکات. ئەوەش چەندین ئاستی تەکنیکی لە مەشق و ڕاهێنان لە خۆ دەگرێت، وەکو ڕاهێنان لەسەر نیشانگرتنەوە لە گۆڕەپانی مەشق و ڕاهێناندا. بەڵام ئێمە زیاتر تەرکیزمان لەسەر ئاستی کاری ئۆپەراسیۆنەکانە. ئەوەش بەلایەنی کەمەوە ساڵێکی تر دەخایێنێت و ئێمە بەردەوام دەبین لە پشتیوانیکردنی پێشمەرگە. ئێوە ئەم درێژەدان بە مەشق و ڕاهێنانی پێشمەرگە پەیوەندی بە ترسی سەرهەڵدانەوەی داعش هەیە یاخود دەتانەوێت پێشمەرگە ببێتە هێزێکی تۆکمە لە عێراقدا؟ ئێمە ئامانجی سەرەکیمان تێکشکاندنی داعشە. هاوپەیمانی نێودەوڵەتی کە من خۆم ئەندامم تێیدا و 27 وڵاتی تریش لە خۆ دەگرێت لەسەر داخوازی و داواکاری حکوومەتی عێراقی لێرەین بۆ تێکشکاندنی ڕێکخراوی داعش. بۆ نمونە لە دیالە لەوێ داعش دووبارە خۆی ڕێک دەخاتەوە. بۆیە ئێمە لێرەین بۆ پاراستنی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق. بەڵام هەروەک خۆت وتت ئێمە یارمەتی هێزەکانی پێشمەرگە دەدەین بۆ ئەوەی ببێتە هێزێکی مۆدێرن. بۆیە
ئێمە لە هەولێر لەگەڵ 4 کۆنسوڵخانەی تردا لە هەولێر هەوڵەکانمان بەردەوامە بۆ ئەنجامدانی چاکسازی لە ڕیزەکانی هێزەکانی پێشمەرگە. کۆنسوڵخانەکانی هەریەک لە ئەمریکا و بەریتانیا و هۆڵەندا و ئەڵمانیا و ئەو 4 کۆنسوڵخانەیە بەیەکەوە ناویان گروپی ڕاوێژکاری نێودەوڵەتیە و تەرکیزیان لەسەر ئەنجامدانی چاکسازیە لە ڕیزەکانی هێزەکانی پێشمەرگە. تاکو ئێستا 26 پرۆژەی جیاواز پێشکەش کراوە بۆ ئەوەی پێشمەرگە ببێتە هێزی مۆدێرن و هاوچەرخ. ڕەنگە گەورەترین پرۆژەش پرۆژەی یەکخستنەوەی هێزەکانی پێشمەرگە بێت. زۆر باشە، بەڵام ڕۆڵتان چییە لەمەیە؟ ئێوە وەکو هاوپەیمانان وەکو ئەمریکا، بەریتانیا، ئەڵمانیا، هۆڵندا وەکو باست کرد، ڕۆڵتان چییە لە ڕێخستنەوە و یەکخستنی هێزەکانی پێشمەرگە؟ ڕۆڵی سەرەکی من بریتیە لە پشتیوانی پێشمەرگە بۆ تێکشکاندنی داعش. ئەوەش ئەو شتەیە کە هاوپەیمانی نێودەوڵەتی پێوەی پابندە. بۆیە ئێمە زۆر شتی جیاواز پێشکەش دەکەین، وەکو ئەنجامدانی هێرشی ئاسمانی لە دژی ڕێکخراوی داعش و بەرگریکردن لە پێگەکانی هێزی پێشمەرگە. بەڵام سەبارەت بە چۆنێتی کارکردنی هاوپەیمانی نێودەوڵەتی سەبارەت بە ئەنجامدانی چاکسازی لە ڕیزەکانی پێشمەرگەدا، ئەوە ڕاوێژکارانی نێودەوڵەتی سەرقاڵی ئەو کارە. ئێمە وەکو ئەمریکا لە هاوپەیمانی نێودەوڵەتی پشتیوانی لە کارەکانی ئەو ڕاوێژکارانە دەکەین. چاکسازیکردن لە ڕیزەکانی پێشمەرگە و یەکگرتنی ئەو هێزانە شتێکی باشە. ئەوە نەک هەربەدی هێنانی خەونی مامجەلا لە کەشتێکی زۆر جوانە و بەم دواییانە چەند هەنگاوێکی گەورە لەو بارەیەوە نراوە. یەکگرتنی هێزەکانی پێشمەرگە وا دەکات پێشمەرگە بەهێزتر بێت لە بەگژاچوونەوەی داعشدا. هەر بۆیە ئێمە پشتیوانی لە هەوڵ و کۆشەکانی ڕاوێژکارانی نێودەوڵەتی دەکەین بۆ یەکخستنی هێزەکانی پێشمەرگە و جێبەجێکردنی ئەو 26 پرۆژەیی لەو بارەیەوە پێشکەش کراون بۆ ئەنجامدانی چاکسازی لە ڕیزەکانی پێشمەرگەدا. گرنگترین یاخۆ گەورەترین ڕێگری لەم بابەتە چییە ڕێگرە پێشمەرگە ناتوانێت یەک بگرێتەوە بە تەواوەتی؟ ئەگەر تۆ 6 مانگ پێش ئێستا ئەو پرسیارە لە من بکردایە، ئەوە دەموو دەبێت بڕیارێکی سیاسی لەو بارەوە دەربچێت بۆ ئەوەی هێزەکانی پێشمەرگە یەک بگرن. بەڵام لە چەند مانگی ڕابردوودا هەردوولا یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان پابەندی خۆیان پێشان داوە. لە پارتی دیموکراتی کوردستان سەرۆکی هێزی پشتیوانی یەک و لە یەکێتی نیشتیمانی کوردستانیش لیوان مەریوان فەرماندەی هێزی پشتیوانی دوو بڕیارێکی زۆر باشیاندا بۆ یەکگرتنەوەی دوو یەکە لە هێزەکانی پێشمەرگە. من بۆ خۆم هاوڕێی لیوان مەریوانم و خۆشحاڵم کە دەبینم بەو شێوەیە لەگەڵ وەزارەتی پێشمەرگە کار دەکات. ئەوە توانایەکی زۆر بەو وەزارەتە دەبەخشێت و چەندیەکەیەکی تریش لە هێزەکانی 70 و 80 هەن کە بەم زوانە دەچنە ژێر سای وەزارەتی پێشمەرگە. کەواتە ئێمە لەسەر ڕێگە ڕاستەکەین و ڕاوێژکارانی نێودەوڵەتیش بەو هەنگاوانە زۆر دڵخۆشن. ئێمە بۆ ماوەی ساڵێک گفتوگۆمان لەو بارەیەوە کردووە و ئێستا ئەنجامەکان وردە وردە دەردەکەون. ئەمە شتێکی سەرنجڕاکێشە. باش. جا بچین بۆ لای بۆردومانکردنی بنکە سەربازیەکانی هاوپەیمانان لە عێراق و هەرێمی کوردستان. کێ لە پشت بۆردومانکردنەکانی ئەم بنکە سەربازیانی هاوپەیمانانە؟ گروپە میلیشیا لە یاسا دەرچۆکان هەوڵ دەدەن گورز لەو پەیوەندیە بۆشێنن کە هاوپەیمانی نێودەوڵەتی لەگەڵ هەرێمی کوردستانی عێراق دروستی کردووە. 30 ساڵە ویلایەتە یەکگرتووەکان و چەند ئەندامێکی تری هاوپەیمانی نێودەوڵەتی پەیوەندی بەهێزیان لەگەڵ هەرێمی کوردستانی عێراق دامەزراندووە. پێم وابێت ئەو میلیشیا لە یاسا دەرچوانە هەوڵ دەدەن زیان بەو پەیوەندیە بگێن و لە یەکمان داببڕن و ناچارمان بکەن بگەڕێنەوە بۆ وڵاتەکانی خۆمان. بەڵام چەند درۆنێک و چەند موشەکێک 30 ساڵ لە مێژوو 30 ساڵ لە کاری هاوبەش لە ناو نابن. ئێمە بە دۆخی سەختتر و خراپتردا تێپەڕیوین، وەکو ڕووخاندنی ڕژێمی سەدام و لە ناوبردنی خلافەتی داعش. بۆیە ئێمە مێژوویەکی گەورەمان پێکەوە هەیە و ئەو درۆن و موشەکانە ناتوانن ئەو پەیوەندیی نێوانمان لە ناو بەرن. زۆر باش. بەغداد ئەوە ئەنبار ئەو ناوچانە بەردەوام مەترسی و هێرشانی لەسەر، بەڵام کە هێرشەکان هاتوۆتە سەر هەولێر ئاسایشی هەولێر کەوتۆتە مەترسیەوە. وەکو هاوپەیمانان چی ئەکەن بۆ ئەوەی هەرێمی کوردستانێکی ئارام هەروە هەولێریش بە تایبەتی لەم مەترسیانە دوور بخرێنەوە؟ پرسیارێکی زۆر باشە.
ئێمە لەگەڵ هاوبەشە کوردەکانمان کار دەکەین. چەند گروپێکی کاری هاوبەشمان لە نێوان هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی و هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستان دامەزراندووە بۆ دیاریکردنی ئەو هەڕەشانە و ئاڵوگۆڕکردنی زانیاری هەواڵگری. بۆیە کارکردنی ئێمە وەک یەک تیم کلیلی سەرەکیە بۆ بەرگرتن لەو جۆرە هێرشانە لە داهاتوودا. بە دڵنیاییەوە وەکو هاوپەیمانی نێودەوڵەتی و ئەمریکا مافی ئەومان هەیە بەرگری لە خۆمان بکەین. مافی ئەومان هەیە وەڵامی ئەو هێرشانە بدەینەوە. ئەگەر ئەوان بەردەوام بن لە هێرشکردنە سەر بنکەکانمان، ئەوە ئێمەش زیاتر بەرگری لە خۆمان دەکەین. بەڵام ئەرچی هێزە ئەمنیەکانی عێراق و هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستان ئەوەیە کە ئەو هەڕەشە و مەترسیانە لەناو ببەن، چونکە ئەو هێرش و پەلامارانە دەبنە هۆی ناسەقامگیری عێراق و زیان بە کەرتی کار و بازرگانی لە عێراق و کوردستان دەگەێن و زیان بە سەروەری عێراقیش دەگەێنن. ئەو هێرشانە هیچ ئەنجامێکی باشیان لێ ناکەوێتەوە. بۆیە ئەو گروپە میلیشیاییانە ئەتوانن موشک و درۆنەکانیان ببەن و لە دژی داعش بەکاریان بهێنن، چونکە هاوپەیمانی نێودەوڵەتی لێرەیە بۆ تێکشکاندنی داعش. ئێستا هێرشەکان لە موشک و ڕۆکێتەوە گۆڕاوە بۆ درۆن. ئەمە مەترسیەکەی ڕەنگە زۆر زیاتر بێت لە موشک و ڕۆکێتەکان. کورد بە هاوکاری هاوپەیمانان چۆن دەتوانن ڕوبەڕووی ئەو درۆنانە بنەوە؟ هەروەک پێشتر وتم، ئێمە لەگەڵ ئاڵوگۆڕکردنی زانیاری هەواڵگری لەگەڵ هێزانەکانی کوردستان کلیلی سەرەکیە و لەو ڕێگەیەوە بڕێکی زۆر لە زانیاری بەدەست دەهێنین. بۆیە ئێمە سوپاسی هێزانەکانی کوردستان دەکەین بۆ زانیاریەکانیان. ئێمە لەگەڵ ئەو هێزە ئەمنیانەی کوردستاندا پێکەوە زۆر کاری هاوبەش دەکەین. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە تەکنەلۆجیامان هەیە و داتا و توانای زۆرمان لەبەردەستە بۆ بەرگرتن لەو هێرشانەی لە ڕێگەی درۆنەکانەوە ئەنجام دەدرێن. لە ڕوبەڕووبوونەوەی هەندێک لەو درۆن و موشەکانە سەرکەوتوو بووین. با من دواپرسیارت لێ بکەم، چیرۆکێکی یانزەمانکی دەیە لە هەرێمی کوردستانە، کارت کردووە لەگەڵ پێشمەرگە لە نزیکەوە. لەم چیرۆکە چی گەشت بینی و لە چی دڵگرانیت؟ من لە مانگی ئابی پارەوە لێرەم و لە کۆتایی ئەم هەفتەیەدا بە سەفەر دەڕۆمەوە. ئەو یانزەمانگەی کە لە هەرێمی کوردستانی عێراق بەسەرم بردووە کۆمەڵێک یادگاری جوانی لابەجێ هێشتووە. لەگەڵ پێشمەرگەدا کارم کردووە. سەردانی ناوچە جیاوازەکانی کوردستانم کردووە کە وڵاتێکی زۆر خۆش و زۆر جوانە. لە هەڵەبجەوە بۆ فیشخابور و بارزان ئەزموونێکی زۆر سەرنجڕاکێشە بووم. من گەلی کوردم خۆش دەوێت و بیریان دەکەم. هەروەها بیری خواردنی کوردیش دەکەم. من بەڕاستی ئەم شوێنەم خۆش دەوێت. هەموو ئەوانەشی کە سەردانی ئێرە دەکەن کوردستانیان خۆش دەوێت. من هەر ئەوەندەی گەڕامەوە بۆ ئەمریکا دەبمە باڵیۆزی هەرێمی کوردستان بۆ هەتا هەتای. بۆیە ئەزموونێکی سەرسوڕهێنەر بوو. یەکێک لەو شتانەی کە من بۆ ئەم کارم کردم بریتی بوو لە خوێندنەوەی مێژوو، چونکە ئەوە کاریگەری لەسەر هەموو کارێک هەیە کە ڕۆژانە دەیکەیت. من سەردانی مۆزەخانەی هەڵەبجەم کرد لە یادی 33هەمین ساڵیادی کۆمەڵکوژیەکەی هەڵەبجە کە ژمارەیەکی زۆر لە خەڵکی بێتاوان تێیدا گیانیان لەدەستدا. پاشان لێرە و لە سلێمانی سەردانی ئەم نەسوورەکەم کرد و ژوورەکانی ئەشکەنجەدانم بینی کە لە ژیانمدا پێم وان نەبووە شتی وا هەبێت. بۆیە ئەوە کاریگەریەکی گەورەی لەسرم هەبوو. هەروەها سەردانی مۆنۆمنتی ئەنفالم کرد. بە هەمان شێوە لە ناوچەی بارزان ئەو مێژووە کاریگەری لەسەر هەموو شتێک هەیە. من خۆشحاڵم کە لە ساڵی 2003دا وەکو ئەفسەرێکی گەنجی نێو ڕیزەکانی هاوپەیمانان هاتمە ئێرە. من بەشداریم کرد لە ڕووخاندنی ڕژێمی سەدام و کارم کرد بۆ بەدیهێنانی سەقامگیری. پاشان لە ساڵی 2007 بۆ 2008 هاتمەوە کە کاتێکی زۆر سەخت بوو. ئەم سەردانەی دواییم بۆ هەرێمی کوردستان خۆشترین گەشتی من بوو. کەمێکیش خەمبار بووم کە دەڕۆمەوە. بەڵام لە هەمان کاتیشدا خۆشحاڵم کە دەگەڕێمەوە و بە دیداری کەسوکارم شاد دەبمەوە. من بیری ئێرە دەکەم و پارێزگاری لە یادگارەکانم دەکەم. باشترین شتێکیش کە بینیم بریتی بوو لەو بەرەو پێشچوونەی کە لە بواری چاکسازی لە نێو هێزەکانی پێشمەرگەدا
لەم چەند مانگەی دواییدا ڕوویدا. لەگەڵ دامەزراندنی ناوەندی هەمانجی لە نێوان هێزانەکانی عێراق و هێزانەکانی کوردستان بۆ ئەوەی پێکەوە کار بکەن لە خانەقین و کەرکووک و مەخمور و نینەوە، ئەوەش خاڵێکی سەرەکیە بۆ کاری هاوبەش لە نێوان هێزانەکانی عێراق و هێزانەکانی کوردستان. هێزانەکانی عێراق سەرکردایەتی کارەکان دەکەن. لێرە لە هەرێمی کوردستان هەموو شتەکان بە شێوەیەکی ئەرێنی بەڕێوە دەچن و پشتیوانی لەو کاری هاوبەشە دەکرێت. من زۆر خۆشحاڵ بووم بەو بەرەو پێشچوونە. سێمین شتیش کە من زۆر پێی خۆشحاڵ بووم بریتیە لە ئەنجامدانی چاکسازی لە ڕیزەکانی هێزەکانی پێشمەرگە و یەکگرتنەوەی هێزەکان. ئەوە شتێکی زۆر گەورەیە. چونکە داباشبوونی کوردستان دەبێتە مای لاوازی. زۆر هەڕەشە و مەترسی هەن کە دەوری کوردستانیان داوە، چ لە ڕابردوو چ لە ئێستادا. بۆیە ئەم یەکگرتنە هەنگاوێکە لەسەر ڕێگە ڕاستەکە، چونکە پێویستە پێشمەرگە بەهێز بێت و پێویستە هەرێمی کوردستانی عێراقیش بەهێز بێت، چونکە هەڕەشەی زۆر دەوری ئەم ناوچەی داوە. کوردستان خانەخوێیەکی زۆر بەڕێزە بۆ هاوپەیمانی نێودەوڵەتی. شتێکی باشە کە دەیانەوێت لێرە بن و لێرە بمێنەوە. من نازانم دواڕۆژ چی بۆ ئێمە هەڵگرتووە، بەڵام من کاتێکی زۆر خۆشم لێرە بەسەر بوو. ئەزانم وەڵامەکەم درێژ بوو، بەڵام من 11 مانگی زۆر خۆشم لێرە بەسەر. سپاس بۆ کۆڵۆنێل دەیڤد ویلیامز، فەرماندەی ناوەندی هاواهەنگی هاوپەیمانێتی نێودەوڵەتی لە هەرێمی کوردستان. دیداری تایبەتی ئەم جارەشمان کۆتایی هات، کاتیش